وەها ڕاوێژکردنی ڕۆژەم لە پڕۆگرامەکانی سلێمانی. ئەمڕۆ سێ کچی زۆر زیرەک و بەتوانامان لەگەڵایە کە تا ئێستا توانیانە ببنە خاوەنکاری خۆیان و پرۆژەکانیان جێبەجێ بکەن و ببنە نمونەیەک بۆ هەموو کچەکانی تر کە حەزەکەن ئاعتماد لەسەر خۆیان و ئیشی خۆیان دابنێن. ئێمە پرۆگرامێکمان کرد، ئەم پرۆگرامە ناوی فیمەل فاوندەرز بوو، بۆ ماوەی 4 مانگ لەگەڵ یەک بووین و لە ڕێی ئەم پرۆگرامەوە توانیمان چەند ترێنینگێکیان پێ ببەخشین و هەروەها چەند کۆبوونەوەیەک بکەین و هاوکاریەک بکەین لەناو ئەم بازنەیە کە وەکو ئافرەتان لە بۆی بتوانین بزنسەکانمان پەرە پێبین. بەس من زۆر باسێکی پرۆگرامەکە ناکەم ئەمڕۆ بۆ ئەوە هاتوون کە ئەوان قسەتان بۆ بکەن و ئەوان باسێک لە پرۆژەکانیان و باسێک لە پرۆگرامەکە بۆ ئێوە بکەن. سەرەتا حەزەکەم بێلان لاڤان سارا خۆتان بناسێنن، با لە بێلانەوە دەست پێ بکەین. بێلان ئەگەر خۆت بناسێنی و باسێکی زۆر کورتی پرۆژەکەشت بکەیت کە چییە و ناوی چییە. بەس میوتی بێلان گیان. اوكي، من بێلانم، تەمەنم 28 ساڵە، دایکی کۆمپیۆڵەیەکی 3 ساڵم بە ناویار و لە ساڵی 2013ەوە ئارەزوم لە کاری فۆتۆگرافەری هەبووە. لە سەرتا لەوەی نەگرتنی خانەوادەکەم دەستم پێ کرد، دواتر لە ڕێگەی سەرنجدانم لە فۆتۆگرافەری پرۆفیشناڵی ئیندۆنێسی کە ناوی هاری بوو، کە هاوکارم بوو بۆ ئەوەی زیاتر شارەزایی لە کارەکەم پێدا بکەم و هاوکاری سەرەکیم بوو. زۆر یارمەتی دام کەوەی چۆن لی فێر بووم چۆن کامێرەکە بگرم و هونەری فۆتۆگرافەری بەشێکی گرنگە لە دنیای هونەر و وەکو گەنجێک لە سەرەتادا ئەو سەرەڕای ئەو پۆست و بربەستانی کە هاتنە پێشم تا ڕادەیەک، بەڵام من سوور بووم لەسەر ئارەزوەکانم و بەردەوام بووم و خانەوادەکەشم زۆر پیشگیریان کردم. سەبارەت بە کارەکەشم من فۆتۆگرافەری تایبەت بە منداڵم و هەوڵمدا جیاوازتر دەربکەم لە فۆتۆگرافەرەکانی لەبەر ئەو شتەش کە ئەو فیڵدەم هەر بژاردێ. دەست خۆش بێلانگیان، زۆر سپاس. ئەتوانین دوای لە چات بۆکسەکە شا پیجەکەت بنێریت بۆ ئەگەر ئەوانەی کە لێرەن حەزکەن سێرێکی ئیشەکانت بکەن سوودی لێ ببینن. دەست خۆش. سارا، ئەتەوێتەوەش خۆت بناسێنی و باسێک لە پرۆژەکەت بکەیت؟ زۆر باشە، دەست خۆش دڵگیان. من ناوم سارایە، سارا زیادین، 23 ساڵم، دەرچووی بەشی بزنسم لە سلێمانی، خاوەنی SOZ Cakery. فکرەی SOZ Cakery بزنسێکە تایبەتە بە دروستکردنی کێک و شیرینی لە سلێمانی بە شازی ئۆنلاین ئیشەکەین. فکرەی SOZ Cakery لە ناوەڕاستی کەرەنتینە بوو، ساڵی پار 2020 پرۆژەکەمان دەست پێ کردامانە، تقریبەن مانی 5 بۆ 7 بوو دامانە. بۆ بۆنەوەی کە دایکمیانی مامۆستای هونەرە، خۆی دەستی هونەری زۆر بوو، پێشتر زۆر ئیشی جۆراوجۆری کردبوو شتی هونەری. ئیتر بیرمان کردەوانێ کە ئەو بەهرەی تامانایە منیش عینیشت بۆ مابۆوانێ، ینی لەوانە دەستی هونەری بە بەهرەکەمان بتوانین پارە پێ بکەین، بێ لەوەی کە بەس پارە پێ بکەین و بزنس بکەین، ئیشە بکەین کە حەزمان لێ بێ، خۆشمان بووە. هەموومان ئەو بەهرەکەمان کۆ کردەوانێ لە ئیشی کێکەکە دامانە. مانی حەو بە تەواوەتی دەستمان کرد بە ئیش، ئیتر لەخوا بەزیابێت و کاتەوانە تا ئێستا بەردەوامی هەردووکمان و بەم شێوەیە دەستمان پێ کرد ئێمە. دەست خۆش ساراگیان. لاڤا، ئەگەر تۆش بتوانین خۆ بناسێنی؟ ناوم لاڤ بەرزەنجیە، پزیشکی ڤێتەنەریم، تەمەنم 24 ساڵە، یەکێکم لە دامەزراوانی پرۆژەی H.L.E کە پرۆژێکە تایبەت بە ڕازانە و ڕێخستنی ئاهەنگ و بۆنەکان from A to Z. خۆمان لە مناڵیەوە بەهرەی دەستڕەنگینیمان تیا بووە و هەموو ساڵێک یادی لە دایکبوونی خۆمان بە جوانترین شێوە ڕازاندۆتەوە، بۆیە هەوڵمانە ئەو بکەین بە بیرۆکەیەک و بیکەین بە بزنس. یەکەم تاقیکردنەوەی کارەکەمان ئەو بوو کە بۆ ڕەفیقێکی هاوڕێکی نزیکی خۆمان کارمان کرد کە فیدباکێکی زۆر باشمان وەرگرت لە دانیشتوەکان و ئامادەبووەکانی ئاهەنگەکە، بۆی ئەو پاڵپشتی کردین زیاتر بۆی دەست بەکارەکە بکەین. ماوەی 4 ساڵە دەستمان بەکارەکە کردووە و لە هۆم بیسد بزنسەوە ئێستا وەرشێک و وەرهاوسێکی زۆر گەورە باشم هەیە، شکر بخوا.
زۆر باشە لاڤەگیان دەستخۆش تۆش ئەتوانی ئەگەر حەزت کرد ئینستاگرام و پێیج و شتەکەتدا بنین بۆی ئامادەبووەکان بیبینن دەستان خۆش بێ و بەخێر بێن ئەمڕۆ من دەستەکەمە پرسیارەکانە منێ پرسیاری ترم هەیە با لە ئەم جاریان لە لاڤەوە خۆی دەست پێ بکەین لاڤە چی وای لێ کردیت یاخود چ شتێک هاندر بوو کە بەشداری بکەیت لە پرۆگرامی کارسازان بڵێنەوەی خانمان فیمەل فاوندەرس ئەوەی کە بەشێک بووی لێی چ شتێک وای لێ کردیت کە بەشداری بکەیت لەم پرۆگرامە سەرەتا کۆمەڵێک کەس بە باشی باسی فایڤۆن لابسیان کرد ئەو بوو کە بەشدار بووم لە کۆرسێکی کورد سوودێکی زۆر باشم لێ وەرگر وایە لێکردم کە بەشدار بم لە کۆرسەکانی داهاتوو کە کۆرسەکان بەقەوەتر بوون درێژتر بوون شتی باشتر و زیاترمان لێ وەرگرت بۆیە هەر خۆم بڵین کە بەشداریم کرد زانیم کە فایڤۆن لاب چەند سوود بەخشە بۆ بە تایبەتی خانم کە بۆیە توانم بەردەوامم لەگەڵیانە دەستخۆش ئەگەر بێمە لای تۆ بێلان چی وای لە تۆ کرد کە بەشداری بکەی لەم پرۆگرامە یعنی چۆن پێت زانی و چۆن بووە بەشداریت کرد چکە تۆ دایکیشی تۆ ئیشیش ئەەکەی تۆ زۆر مەشغوڵی چی وای لێ کردی کە بەشداری لە پرۆگرامێکی ئاوا بکەی بۆ ماوەی 4 مانگ لەگەڵمانە میوتی بێلانگەن ئۆکەی لە ڕاستیدا لە هەندێک هاوڕێیان جێم لێ بوو کە بەرنامەیەکی ئاوا هەیە و تەمەشای پێیجم کرد کە دیتم چەند خانمی بەهرەمەند و دەستڕەنگین و خانمی کارساز بەشداری کردووە لەگەڵتان و سوودیان بینیان لەم بەرنامە منیش ویستم بەشداری بکەم و بتوانم خاوەن کارسازی تر بناسم و خۆمیان پێ بناسێنم و هەروەها کارەکەم بەرەو پێشتر ببەم و ببێتە ئەزموونێکی تازەمەوە خۆش سارا ئەگەر بینە لای تۆ بەس پرسیارەکەمە گۆڕام چ شتێک چه ئاستەنگێک هەیە وەکو تۆ کە خانمی و خاوەنکاری خۆتی کە ڕوبەڕوو دەبێتەوە لە عێراق و لە کوردستان چه ئاستەنگێک ڕوبەڕووی خانم ئەبێت وەکو ئەوەی ئاستەنگ توش ببێتەوانێ ینی شتێکی وانە بڵم شخصیان ئاستەنگێکی وا هەیە ڕوبەڕوومە بێتوانێ لە ئیش ئەمۆستێنێ بەڵام بەگشتی کە سێرەکەم ئاستەنگەکە زیاتر لە خۆمانەوەیە لەوەی کە ژن یان ئافرەت ئەو هێزەی پێنەیرا ئەو باوە بەخوبوونی پێنەیراوە بۆیە هەر کاتێک خۆت و دەوروبەرەکە و توانیان ئەو باوەڕۆ بنێ و بیدۆزیتەوە لە خۆتا ئەتوانی دەستگی بە هەموو ئیشەی ئاستەنگی تر هەیە بەپێی ئەوەی ئێمە لە وڵاتێکین زۆر ئەو احتیاجە سەرەکیانەی کە هەمانە هەنێک کات کەمترێکە بەڵام هیچ شتێکی وەکو ئەوە نیە خۆت باوەڕ بە خۆت هەبێ ئەتوانی ئیشەکە بەرەو پێشەوە بەری ئاستەنگێکی وا نابینم دەستخۆش لاڤە ئەگەر بێمە لای تۆ بەڵام پرسیارەکەم تۆزێک زیاتر بگۆڕم لەوەی ئەوەی کە بڵێم چه ئاستەنگێک ڕوبەڕووتان ئەبێتەوە لە عێراق وەکو کارساز وەکو خانم نا هەر وەکو کارساز بە شێوەیەکی گشتی چ شتێک بڵێ ئاستەنگێک کێشەیەک ڕوبەڕووتانە بێتەوە وەکو کارسازێک وەڵای هیچ شتێک نییە کە ڕێگرت بێ لەو شتێکە خۆت ئەتەوە من وەکو خانمێکیش 4 ساڵە ئیشەکەم هیچ شتێک وای لێ نەکردوم کە ساردمەوە لە کارەکەی خۆم بەڵکو بە پێچەوانەوە لە دەستخۆشی کردن و پاڵپشتی زیاتر ڕوبەڕووی هیچ شتێک نەبوومەتەوە ئەگەر باسی بەعام بەگشتی باسی شتەکە بکەی پێویست بە داعمی مادی و داعمی حکوومەتە زیاتر بۆی پەرە بە ئیشە ئەگینا زیاتر لەوە هیچ ڕێگرکردنێک نیە لێمان زۆر باشە ئەی بێلانەگە بێمە لای تۆ هەمان پرسیارە لێ بکەم چه ئاستەنگێک هەیە کە ڕوبەڕووی تو ئەبێ وەکو خانمێک کە کارەکانت بکەی یاخود بە ئامیش وەکو ئەگەر چکە تۆ لەناو ئەم بازنەی خانمانە بووی تۆ زۆر خانمی ترت ناسی کە هەمویان پرۆژەی جاجیایان هەیە بە ئام ئاستەنگەکان چین کە ڕوبەڕووی کارسازێک ئەبنەوە ئۆکەی بە شێوەیەکی گشتی ئاستەنگ هەنا بە تایبەتی لەناو کۆمەڵگای ئێمە لەوانە بەداخۆ زۆرجار لەلایەن پیاوانە و بێچەڵیان پێدەکرێت لە شوێنی ئیشکردنیان لە دوای یان ئەوە ئافرەتانی کە لە دوای ئیش دەگەڕێن و هەروەها هۆشیاری کۆمەلگا بەداخۆ کە ناتوانانی وەکو چۆن پیا و ئازادا لە هەڵسوکەوتولۆی لە بۆ هەر جێگایەک دەڕوات لە هەر کات و ساتێک بچیتە سەر کارەکەی بۆ نمونە پیا و لە هەر کاتێک با بڵێن لە شەوان دەتوانێت ئیشەکەی بکات بەڵام بۆ خانمەک ئەوە زۆر زەحمەتە لە کارەکەی لە شەوان بی یاخود هەندێک جێگا هەیە
خانمەکە خۆی زۆر پێ نامۆ دەزانی لەبەرەوەی شوێنەکە هەمووی پیاوە بۆ نمونە لە بازاری قەیسەری کە تەمەشا دەکەی دوکاندارەکان هەمووی پیاون یەک دوکانداری نابینی کە ئافرەت بی یاخود ئەگەر با بڵێن ئافرەتێک کە دوکانت بکاتەوە لە شوێنێکی ئاوا دەبینی تووشی زۆر توانج و تعلیق دەبیتن زۆر گێچەڵی پێ دەکرێت لەبەر ئەوەیە ئەمەش پێویستی هەندێک بەکات هەیە لە بۆ کۆمەڵگا و لە بۆ هۆشیاری کۆمەڵگا و هەروەها دەمێ باسی ئەوش بکەم کە کاری فۆتۆگرافەری با بڵێن کاری فۆتۆگرافی لەوانەیە لە بۆ پیاوەک لە هەر ساتێک لە هەر وەختێک لە هەر شوێنێک لە هەر کەسێک لێ داوا کرد دەتوانێت بڕوە بەڵام لە بۆ ئافرەت دەبێ یەکەم جار شوێنەکە بزانی دەچ وەختێک هەموو جێگایەک ئاسانیەکە لە بۆی بڕوە یاخود دەبی لە بۆ خێزان بی یا منداڵ بی یان لە جێگایەکی گشتی بی و ناتوانانی بچە هەموو جێگایەک چونکە لەوانەیە تووشی شتی نامۆ ببی تووشی گێسەڵیەک ببی خوانە خواستە چیت کردووە بۆ ئەوەی کە بتوانانی ینی ڕوبەڕۆی ئەم ئاستەنگانە بیت و بتوانانی مەسەلەن ئیشەکە و بە جوانی بکەیت لەبەرەوەی کە ئەبینین ئیشەکانە زۆر جوانە زۆر سەرکەوتووە چ شتێک چ ڕێگایەکە بەکارهێنا بۆی بتوانانی ڕوبەڕۆی ئەم شتانە بیتەوە و ئیشەکە شار بە سەرکەوتووی بکەیت بەڕاستی ئەمن کارێکم هەر بژاردووە تایبەت بە خێزانە ینی دیاری کراوە و شوێنەکەش هەر لە شوێنی خۆمە ینی خێزانەکان دێن ئاستەنگێکی وا تووشی من نەبووە بەس بەڵام ئەمن بەگشتی باز دەکەم کە بینی ئافرەت و پیا و چۆنە دەستخۆش ئەیلا بە تۆ لەڕێی ئیشەکەتەوە و ئاستەنگانەی کە ڕوبەڕوود بووە چیت کردو چۆن توانیتە بەسەریان نازاڵبی ڕاستە لێرە من سێ ئافرەتی زۆر زۆر بەتوانا و بەهێستام پێ ئەناسێنم ینی لێرە لاپە و سارا و بەلان هەرێکە لە یەک بەهێزتر و ڕوبەڕۆی هەموو چاڵنجێکیش بوونەتەوە بەس بەتەکید هەموو کە کارسازێک ینی ئەگەر چ پیا و بێ چ ژنیش بێ هەندێک ئاستەنگێتە ڕوبەڕۆی چۆن ڕوبەڕۆی ئەم ئاستەنگانە ئەبنەوە لاپە قسەکانی بێلان خان زۆر ڕاستە بەڵام بەڕێی من کە وەکوتم لەماوەی 4 ساڵە دامەزراوانی پرۆژەی H.L.E هەمووی ئافرەت و خانمان یعنی ڕاستە ئێستا کادر و ستافم هەیە کە پیاوە بەڵام وەکو دامەزراون هەمومان کچین 4 ساڵە ڕوبەڕووی نە قسەیەک ئەبینەوە نە ڕوبەڕووی شتێکی نامۆ ئەبینەوە ڕوبەڕووی هیچ شتێک نەبوومەتەوە و کەوتم کە ساردم کاتەوە کە پێم ناخۆش بێ کە دڵگران بم ڕوبەڕووی هیچ شتێک نەبوومەتەوە کە لە کەرکووکیشمەوە نەختێک شتێکی سەیرە بەڵام ئەو شتانەی کە ئێمە باسی ئەکەین ئەڵین گوێمان لە توانجە بێت و گوێمان لەوە ئەبێت و یان سێرکردنی کۆمەڵگا بۆ ئافرەت ئەوە هەمووی شتە و خۆمان دروستی ئەەکەین و خۆمانی پێ ئەترسێنین ئەگینا خۆ ڕوبەڕووی بیتەوە هیچی ڕاست نییە زۆر پێم خۆشە گوێم لە ئاوا کۆمنتی زۆر پۆزتیڤە بێ هیوادارم ئەمە ببێتە هاندەرێک بۆ هەموو ئانێکە گوێ ئەگرن و هەموو ئەو ئافرەتانەی کە ئەترسن و قەلەقن و نایان دەستکەن بە پرۆژەی خۆیان گویان لە سێ نمونەی زۆر باشە بێ بۆی ئەوانیش تۆزە تەشجیع بن و پرۆژەکانیان دەست پێ بکەن گەر بێمە لای سارا پرسیارێک بکەم وەکو بڵێن کارسازێک چ سەرچاوەیەک چ بڵێن چ شتێک وا ئەکا کە کاری تۆ بتوانێت ئاسانتر بکات چ شتێک پێویستە بۆ تۆ بۆی کارەکانت ئاسانتر بکات یاخود چ شتێکیش یارمەتی یاوی ئێستا بێجگە لە پاڵپشتی خێزان و دەوروبەرت چ شتێک وای کردووە کە تۆ بتوانی بەردەوام بیت و سەرکەوتوو بیت وەکو سەرچاوەکانی ینی هەردوو سەرچاوی توانجێکێنانێ بڵێ مادی و معنەویەکەیە معنەویەکە باسمان کرد کە لەوەی ئازاد بیت و پشگیریت هەبێ مادیەکەش بۆ ئیشەکەی من بە تایبەتی کە من ئیشی کێکەکەم و لە ماڵەوەم بەڕاستی سەرچاوە سەرەکیەکان بۆ نمونە هەر دوور نەڕۆین ئەو کارەبایەکە ئەم شتانە بۆ من زۆر زەڕورە بۆ ئیشەکەم کە پێویستەکە دایما هەبێ لە شوێنی خۆیان بێ ئەم شتانە بلێ نەبڕە لە بەرەو ئیشەکەی من لەسەر ئەوە وەستاوە بۆی هەنێک کات ئەو شتە ئیزعاجی کردووم کارەبا نەمان ئەو شتانە بۆی ئەبێتۆ پڕێکیتەوانێ خۆت بەجدێکی زیاتر دابنیت و ئەو لایەنە بە خۆت پڕکەیتەوانێ ئەوە زۆر زۆر سەرەکیە بۆ من و خەڵکەکەش کەناڵم ئەوەی لاپەوتی زۆر ڕاست بوو ئەوە هەر شتێکە خۆت ترسە بۆ خۆت دروستێکی تۆ بەس گوێ بۆ کەسانەیە کە دڵسۆستن و پشگیرتن ئەگینا ئەگەر دابنیشی گوێ بۆ بێ خەڵکەکە قساگە قسە هەر ئەکرێ بەڵام تا چەندێک تۆ گوێ پێی بەڵام وەکو سەرچاوە ئەو دوشتە بۆ من زۆر زۆر گرنگە و دەستکەوتنی ماوادەکان
لە وڵاتی ئێمە بۆ ئیشەکەی من تۆزە قورسترێکە زۆر شت هەیە لە دەرەوانێ منی هێنم بۆ ئێرە دایمە کەسێکی زیاتر ئەکا لەسەر من بەگشتی ئەمەنەیەکە لە لای منەوانە. بێلان ئەگە بێمە لای تۆ بێجگە لە پاڵپشتی خێزانی دووبارەوە پاڵپشتی چواردەورە چ شتێکی تر چ پاڵپشتێکی تر وا ئەکا کە تۆ بە ئاسانی بتوانی دەست بەکاری خۆت بکەی یاخود خانمانی تر دەتوانن دەست بەکاری خۆیان بکەن؟ بەس اوكي بسيطرين شت یارمەتیدانی حکوومەت یعنی حکوومەت تایبەتمەندێک بدا بە ئافرەتان کە با بڵێن لەلایەنی قەرزکردن کە پێشتر ئەو شتە هەبوو بەڵام ئێستا بەهۆی قیرانی دارایی ئەوە نەمایە حەقوایە حکوومەت زیاتر تایبەتمەندی بداتە ئافرەتان و کار ئاسانیان لە بۆ بکاتن و شتەکانیان قەرزەکانیان لەسەر ئاسانتر بکا و بە فایزەی کەم ئیتر ئەوە دەبێتە هاندەر لە بۆی زیاتر ئافرەت دەست پێش خەریب بکا و داوای ئیش بکاتن. زۆر باشە. لاڤە ئەگەر بتوان پرسیارکەم سەرەتا کە دەست کرد بە پرۆژە کە تۆ جارێ نەناسراوە بوویت و زۆر خەڵک ئیشەکەی تۆی نەئەناسی سەرەتا چۆن دەست کرد بە مارکتینگ و چەندێک بودجە و دانابوو بۆ مارکتینگەکەت یاخود بڵێن بە بازارکردن بۆ پرۆژەکەت؟ $0 زۆر کەس هەیە بیر لەوە ئەکاتەوە ئەگەر مەبلەغی پارەی پێ نەبێ ناتوانێت دەست بە پرۆژەکەی بکات پێی ئەڵێ بۆ دانیشتووی لە ماڵەوە بڕۆ پرۆژێ بکەرە پێتەڵە پارەم نییە دەستی پێ بکەم من بە هیچ پارێک دەستم بەکار نەکردووە تەنها وێنەی ئیشەکانی خۆم کە لە ماڵەوە کردووە بۆ خۆم پۆستم کردو ڕەفیق برادە پیجەکەم دروست کرد کە فەڵەوەرێکی باشم دەستکەوت مارکتینگشم نەکرد هیچ شتێکم نەکرد ئیشی سپۆنسەرم کرد ئەویان باڕاز بڵێن ئیشی سپۆنسەرم کرد بۆ کەسانی بەناوبانگ ئەوە وای لێکردم کە خۆم پرۆفشناڵتر بم لە کارەکەی خۆم ئەگینا وەکو پارەکە بەدەستمەوە بێ دەست بە کارەکەم بکەم هیچ پارێکم نەخستۆتە ئیشەکەمەوە تەنها بە پێشەکی لە کۆستمەرەکانم پارەم وەرئەگرت ڕەومەتیریەڵسم پێ ئەکڕێ دوای ئەوە دەستم بە ئیشەکەی ئەکرد وردە تاوام لێ هاو ڕەومەتیریەسێکی باشم ئەبێت و مەشینم پێکڕی دەست خۆش فکرێکی باشەوە بۆ ئەوەی کە بێوێت کار باتوانێت ئەوە پێشەکی شتێک پارە وەرگرێ پێش ئەوەی کە سرویسەکەیان بۆ جێبەجێ بکە و دواتر باقی پارەکە تاکتیکێکی باشە. بێلان تۆ چیت کردووە چنێکی پارە لەسەر مارکتینگ بەکارهێناوە یاخود چۆن دەست پێ کرد بۆ ئەوەی کە خۆت بناسێنی زیاتر؟ منیش سەرەتا بە منداڵی برادەرەکەم دەستم پێ کرد کە ڕسمیانم گرت پیجێکم دانا و بڵاوم کردەوە ئیتر برادەر ئیتر خەڵک ناسی و بەو شێوەیە خەڵک زیاتر ناسی و داواکاری لەسەر بوو هەر ئەوەیان بووە گەنا پارە هیچ ئەوەم سەرف نەکردیە برێم لە مارکتینگ زۆر یەکەم جاردامنە بەڵام هەر بە ڕسم زیاتر خەڵک دیتیتی و ناسیتی و داوای کردیە. ئێستا پارەی تا سەرفەکەی مارکتینگ؟ بەڵێ ئێستا سەرف دەکەم. ئەگە بینەوە لای سارا هەمان پرسیار سارا تۆ چۆن دەست پێ کرد چۆن خۆت ناساند بە خەڵک و هەروەها پارەت سەرف کرد لەسەر مارکتینگ چەندێک پارە سەرف کرد لەسەر ینی ناڵم چەندێک بەحدودی پارە بەس ینی چەندێکت دانابوو بۆ ئەوەی کە لەسەر مارکتینگ سەرفی کرد؟ تێگەم منیش عینن شت پارەیەکم دانە نابوو بۆ مارکتینگ یەکەم جار کە دەستمان پێ کرد عینن شت ئێمە ڕسمی کێکە کۆنەکانمان کە هەبووانێ بۆ خۆمانمان کردبوو داماننا دوای ئەوە بۆ خزم و کەس و کار و ڕەفیقەکانمان ئیشمانە کرد و دامانەنا هەنێک کاتیش هەبوو خۆمان هەر لە ماڵەوانێ هەنێ مۆدێلی تازە بوو تەقیمانە کردوانێ چکە شتەکانمان هەبوو ڕسممانە گرت و مەخستە پیجەکەوانێ بەو شێوەیە کەستمەر زیایی کرد دوای ئەوە تقریبا مانە دوومان دوای ئەوە سپۆنسەر کاردێکمان هێنا بە زۆرمان تیاسەر بنەکرانی زۆر بەکەمی سپۆنسەرمان لێە لە دوای ئەوە وارەچین بۆ ئینفلوئنسەرەکان هەنێک کەسمان دەستنیشان کرد پاکێجینی شتی خۆمانمان بۆ ئۆنار بەو شێوەیە تا ئێستش بەردەوامین سپۆنسەر یان ئینفلوئنسەر بۆیان ئەنێرین و بۆ شێوەیە مارکتینگی پیجەکەمان دەست پێ کرد. کاتە سەرەتا لە خۆتانەوە ئەتان کرد و لە بینی خەڵک و ناسای خۆتان و ئێستا ئینفلوئنسەریش بەکارەهێنن بۆ ئەوەی زیاتر خۆتان بناسێنن؟ زۆر باشە. لاڤە ئەگە بینە لای تۆ هەمان پرسیار بکەین
یان پرسیم وابزانم ناو پرسی پرسیم ڕاستەکەی بورە باشە با پرسیارێکی تر کەم ئێستا زیاتر لەسەر پرۆگرامەکە حەزەکەم باسێکی فیلمە فاوندەر بکەین کە پرۆگرامی بڵین خانمانی کارساز بوو چی فێربوون لێ چۆن یارمەتیان چ شتێکی ئیزافە کرد بۆ پرۆژەکانتان بێلان لە تۆ دەست پێ بکەم اوکی من لەم پرۆگرامە توانیم وەکو باسم کرد خانمی کارساز بتوانە و شارەزا بناسم وان لێکردم کە زیاتر پەرە بەکارەکانم بدەنم و خۆشم بوێ کە زیاتر مۆتیڤیتیان کردم و متمانەی زیاترم بەخۆم هەبێ کە توانای زیاترم هەیە و دەتوانم شتی زیاتر بکەم لە ڕووی داراییەوە فێری ئەوە بووم کە زیاتر ڕێخستنی کاروباری دارایی ڕۆژانە و لە ڕێگەی ئەو تووڵەی کە بەکاردەهێنران و لەسەری ڕاهێنراین بە شێوەیەکی گشتی ڕێخستنی کاروباری دارایی ژیانم و زۆر سوودم لەو پرۆگرامە بینی لە ڕێگەی ئەم توڵانەوە و بە بازارکردن و بەڕێوەبردن توانیم دەستنیشانی بۆشاییەکان بکەم لە کارەکەم و بە ئاسانی بتوانم چارەسەریان بکەم چونکە تا بۆشاییەکان لە هەر کارێک دەستنیشان نەکەی چارەسەریان هەستەمە بۆیە بەشداریم لەم چالاکیە کرد و زۆریش لێ فێر بووم و زۆریش مرتاح بووم لەگریان بەڵێ دەستخۆش لاڤاگەر هەمان پرسیار لە تۆ بکەم چ شتێک فێر بوویت لە پرۆگرامی فیمەل فاوندەر و چۆن یارمەتیای کە تۆ پرۆژەکەت زیاتر پەرە پێ بێت خۆی فایڤۆنلا بەعام بۆ ئەو کەسانی کە تەنها بیرۆکیان هەیە بۆت ئەکا بە بزنس ئەو کەسی کە خۆشی خاون بزنسەکەی گەشە بە بزنسەکەی هێنێ خۆم وەکو کەوتم نەبری دەمێک کە دەسم بزنسەکەم هێناوە بەڵام هۆم بیسد بزنس بوو کاتێککە بەشداریم کردو لە فایڤۆن لاب بزنسەکەم دەرچوە دەرەوە لە ماڵەوە ئەو بوو کە توانیم گەورەتری بکەمەوە گەشەی پێ بەم ڕێگەی ڕاستی پیشانام چۆن کار بکەم بەبێ ئەوەی هەڵە بکەم بەبێ ئەوەی زەرر بکەم چۆن هەڵسو کەوت بکەم لەگەڵ کۆستمەرەکانە بۆیە کاتێککە بەشدار بووم لە فایڤۆن لاب ڕێگەی ڕاستی کارەکەی خۆمزانی دەستخۆش جوی شانازیەوە دڵخۆشیە کە سووتان لێبینیوە سارا ئەگەر بێمە لای تۆ تۆش باسێکی خۆتمان بۆ بکەی چی فێر بوویت وە چۆن هاوکاری کردی فایڤۆن لاب فایڤۆن لاب ئەوەی ڕاستی بێ هەموو پرۆگرامەکە بەگشتی کە تاوامان کرد ئەو شتانەی کە باس کرا هەمومان گوێمان لێ بووە لەلایەکەوانێ لە کاتی ئیشەکەمانە بەڵام هیچی وەکو ئەوە نیە چۆن جێبەجێیەکی لەسەر بزنسەکە و چۆن هەنگاو بە هەنگاو لەگەڵ یاڕۆی فایڤۆن لابس تیمەکە هەمویان لەگەڵ هەر خطواتێکە کە پێویستی کردو لەگەڵمانە هاتوون و هەموویمان جێبەجێ کردو لەسەر بزنسەکەی خۆمان و هیچ شتێکی تریش وەکو ئەوەیە کە ئێمە فیمێل فاوندەرز هەموومان کە بەشداریمان کردو لەم پرۆگرامە لێک کلتوراین لێک ئینڤایرمنتاین لێک وڵاتین هەموو ئاستەنگیانە ڕوبڕی ئەوانە بێتەوە ڕوبڕی منیشە بێتەوانێ بۆیە ئەتوانین لە یەکتر تێبگەین و هاوکاری یەکترمان ئەکرد زۆر بە جوانی بۆ نێوانێ هەر ئاستەنگێک بەهاتایە هەموومان ئەمانزایی کۆن بۆیە هەمومان بێتوانێ حلی مشکلەکانە دۆزینەوانێ بۆیە ئەو شتم زۆر پێخۆش بوو ینی ئەوە ینی پۆینتی سەرەکیمەکە فیمێل فاوندەرز بۆ ئەو خانمانی کە دەستیان بەکار کردووە بەڕای من زۆر ضرورە لەبەرەوەی ئەتوانین هەمومان لە یەکتری تێبگەین و هاوکاری یەکتر بکەین بەتەکید یعنی من لێرە ئەیڵێمەوە لاچ بە وشەیەکی تر یاخود بە شێوازێکی تر ینی لێرە سارا مەبەستە ئەوەیە کە تەنها ئەوە نەبوو کە بڵێ من سوودت لە کۆرسەکان وەرگرتە بێ یاخود تەنها سوودت لە دەرسەکان وەرگرتە بێ کە لەگەڵ تابوونیان یاخود سوود مەسەلەن لە دانیشتن و چاوپێکەوتنەکان لەگەڵ ڕاهێنەرەکان بەڵکو خۆی بازنەکەی کە دروست کراوە ئەو هەموو خانوانەی کە لەوێن و هەمویان بیرۆکیانەوە هەمویان خاوەن پرۆژەن بە لە چەند مەرحەلەیە کاتێ پەڕی وەنتوانیانە هاوکاری یەکتری بکەن توانیتانە سوود بە یەکتری بگێنن ئەمە زۆر جێی دڵخۆشکەریە بەڕاستی پرسیارێکی تر بکەم بە شێوازێکی تر کە دووبارە سەر ئەوەی کە بەڕێی ئێوە ئەم ڕێکخراوانە یاخود ڕێکخراوێکی وەکو فایڤۆن لاب چۆن ئەتوانێت زیاتر هاوکاری کارسازان بکە یعنی بە شێوازێکی گشتی من باسی ئێستا فیمەل فاوندەر ناکەم تەنها ئێوە باسان کرد کە بە چەند پرۆگرامێکا ڕۆژن مەسەن لابەوتی من لە سەرەتاوە لەگەڵیانە بووم سارا تۆشم لە چەند پرۆژەیەکی ترا بینیوە هی فایڤۆن لاب بە شێوازێکی گشتی ئەم جۆرە ڕێکخراوانە چۆن هاوکاری کارساز ئەکات
هەر کامێکتان حەزەکەن جواب بنەوە لابس سارە بێلان دەست پێ بکەم بەڵێ بەعام نەک تەنها فایڤ لاب نن پرۆفیت ئۆرگانایزیشنەکان نن گۆڤەرمنت ئۆرگانایزیشنەکان منەظەمات غێر حکومی و غێر ڕبحیەکان حکومیەکانیش زۆر پێویستە بە ترینینگ و بە کۆرس و دعمی مادیش زۆر پۆینتێکی مهمە بۆی دەست بەکارەکە و بکەی یاخود گەشە بەکارەکە و بکەی بۆیە ئەم شتانە وەکو بیستومە کە دائیری بەتاڵە و ئەم شتانە هەیە بەڵام تا ئێستا هیچم نەدیوە کە لە حکوومەتەوە دەرچێ بۆیە ئەو شتانە زۆر باشە کە دابین بکرێ بۆ کارسازان. بەڵێ کەواتە ینی تۆ لێرە ئەڵێت کە ئەم ڕێکخراوانە هەمووی پاڵپشتی گەنجانەکەنەوە شوێنێکی باشە گەرێکێک بیەوێ دەست بەکاری خۆی بکات یاخود چۆنێک بێ ڕێنیشاندەرێک بێ بۆی کە بتوانێت دەست بەکاری خۆی بکات. بێلان حەزەکەی هیچ لەسەرم بابەتە بڵێ؟ هەر وەکو خاتم گوتی زیاتر کار لە بۆ گەنجەکان بگا و دامی مادیان بکە و هەروەها زیاتر بناسرێن زیاتر سێرچ بکرێن لە دوو ئەو گەنجانەی کە خاون کارن و دامی زیاتریان بکرێت و دەستیان بگیرێ لە بۆ بەرەو پێشبردننی کارەکانیان ئەوە نقطەی زۆر مهمە لە بۆ منەظەمەکان کە ئەنجامی بدەن هەروەیە دەستخۆشتان لێرەکەم کە فایڤ لە زۆر یارمەتی گەنجەکانی دایە زۆر شانێستان پێ دەکەن. ئێمەش خۆشحاڵین کە کارسازی زۆر تایبەتی وەکو ئێوەمان هەیە کە زۆر لێ هاتوون. سارا حەزەکەی تۆش هیچ بڵێیت؟ منیش ئاینن ئەوان ناڵم لەلایەنەوەی کە لایەکمان بەتاڵ ئێمە لەلایەن ئەوەی کە پشتگیری بکرێن و ئەو بارەمادیەمان نییە بۆیە ئەم نمونەیەک فایڤ لابس بەلامەوە شتێکی زۆر باشە و دەستخۆشیتان لێ یەکەم کە ئەتوانن دامی ئەم گەنجانە بکەن کە ستارتەپێکیان هەیە ئەنێ دەستکەن بەکاری خۆیان بەڕاستی بە شێوازێکی زۆر پرۆفشناڵ و زۆر هاوکاریانەکەن دەستان خۆش بێ. هیوادارم دابی زیاتریش لەلایەن ئێوە هەبێ بۆی بتوانن گەنجەکان زیاتر پەرە بەتوانەکانیان بن. بەدڵنیاییەوە ئێمە بەردەوامی هەوڵەین پرۆگرامی تازە دروست بکەین کە بتوانین بە هەموو مەرحەلەکان هاوکاری کارساز بکەین لە مەرحەلەی بیرۆکەوە تا بەرەوپێشچوون و گەورەبوونی پرۆژەکان. من لێرە پرسیارەکانم تەواو بووە. حەزەکەم ئێوە هەر یەکەوەکو وتەیەکی خۆتان ئەخیر وەکو بڵێن پاڵنەرێک بۆ ئافرەتانی تر کە ئیانێ دەستکەن بە پرۆژەی خۆیان حەزەکەن چیان پێ بڵێن یاخود چۆن تەشجیعیانەکەن کە دەست بەکار بکەن. لاڤە لە تۆ دەست پێکەم. ئەویان پێڵم بە هیچ ڕێگرتان نەبێت هیچ چاوەڕێی ئیشی حکومی و تعین حکوومەت و ئەو شتانە مەکان لەبەرە خۆمەکو پزیشکێکی ڤێتەنەری خاوەن بزنسی خۆمم هیچ چاوەڕێی ئەوم نەکرۆ کە ڕۆژە لە ڕۆژان حکوومەت تعینم کە بۆیە خۆم هەوڵمەوە بزنسی خۆم بکەمەوە. هیوادارم هەموو ئافرەتێک هەموو کەسێک بەهرێکی تایە و ئیشێکی خۆتیە بەڵام هێشتا لە خۆیانەی دۆزیێتەوە بۆیە پێویستە نەختە لەسەر خۆیان ئیشکەن بۆی ئەو شتێک لە خۆیانە هەیە دەری خەن و گەشەی پێبن بۆی بن بە خاوەن بزنسی خۆیان و پێویستیان بە هیچ کەسێک نەبێت. ببی بە خاوەن بزنسی خۆشت زۆر جیاوازە لەگەڵ ئەوەی کە تۆ لەژێر دەستی کەسێکە ئیشکەی یاخود بۆسێکت هەبێ مدیرێکت هەبێ تۆ لێرە فریت بۆیە یعنی هەستێکی زۆر تایبەتەوە جدی. بەدڵنیاییەوە لەگەڵتام زۆر ڕاستەوە وەکو تیشمانیانی ئێستا ئەوەنە فرسەتی زۆر هەیە کە خانمان ئەتوانتە بەشداری بکەن ئەوەی کە هیچ معلوماتێکیشی لەسەر دروستکردنی بزنس نییە بەس فکرەی هەیە ئەتوانێت بێت و هاوکاری بکرێت کە بە خطوە لەگەڵ یابن تا پرۆژەکانیان جێبەجێکەم ئەمە بە فرسەتێکی زۆر باشە بینم جاران ئەمە زۆر کەم بوو لە ئێستا ئەیبینین زۆر بووەوە هەر بۆیەش ئەیبینین گەنجان هەوڵیان ناوایتر وردە زیاتر ببنە خاوەنکاری خۆیان. دەست خۆش لابس. سارا تۆ چیت هەیە بۆ گەنجانەی کە خۆتن و حەزەکەن دەستکەن بەکاری خۆیان؟ منەڵم با نەترسن هەر شتێک هەستەکەن بەهەری ئەوانە چەند ساڵ حەزیان لێتی تاقیکی بکەنەوەوانێ یا فەشل هێنە یان سەرکەوتۆ بێ زۆر ئەتیادیش ئەگەر فەشل بێنێ دیارە ئەمە ئەو شتە نەبووە ڕێگەیەکی تر بگرێتە بەر دوای ئەوە چاوەڕێی ئەوەش نەکەن لە شوێنێکەوانێ
یەکێک دەستیان بگرێ یا پێویستیان بە یەکێکە اینجا توان دەست پێکە پێویستە بە هیچ کەسێک نییە بۆ دەست پێکردن تەنها خۆتە پێویستە بۆ هەنێشت پێویستە بە خەڵک ئەبێ بەڵام بۆ دەست پێکردن تەنها خۆت بەسی چاوەڕێی فێربوون مەکە لە دەستگاکانە و لە تاعیناتەوانێ لە خوێندنەوەی خۆ دەتوانانی خۆت فێری هەموو شتێ بکەیت هەلەکان لە کیس خۆیان نێن پرۆگرامێک ئەبێ بۆ ئەم پرۆگرامێکی ئێمە بەشداری ماتیا کرد بەشداری بکەن خۆیان فێرکەن خۆیان بەرەو پێشەوە بەرن و بەس دەست پێ بکەن ترسیان نەبێت. دەست خۆش سارا. بێلان تۆ چیت هەیە بۆیان؟ من بە گەنجەکان دەڵێم کە ئاواتیان هەبێ شتێکیان هەبێ کە ئەگەر بێت و ئاواتیان هەبێ و سوور بوون لەسەری گەرنتی گەیشتنیانە بە هیواکانیان سۆ دایم هەوڵ بدەن و قەت دەست بەرداری وەی نەبن کە وەچی سارەخان گوتنی کە ئەگەر فەشەلی هی نامبرێ ناتوانم ئەو شتێ بکەم قەت دەست بەرداری نەبی بەردەوام هەوڵی لە بۆ بدەیت لە بۆ بەرەو پێشکردنی کارەکەت و ئەوەی کە هیواتە بەدەستی بێنێ. دەست خۆش بێلان. ئێستا وەڵامی پرسیارەکانی نۆکە لە چاتەکە حەزم کرد لێرە باسی شتێک بکەم ڕۆژێکیان لە سارەیە بووم لە ڕێگایە لەگەڵ سارەیە باسی بیرۆکە و پرۆژە و خەونەکانمان ئەکرد من و سارا دەکە خەون و پرۆژەمان زۆر زۆرە ئەنجە سارا باسیەوەی کرد نازانستە پێش خۆشە باسی کەم یانە بەس من پێم باشە باسی کەم باسیەوەی کە زۆر هەوڵیاوە چەند بیرۆکەیەکی هەبوو ئەمەی تاقی کردوتەوە دوای وازیرێنەوە دانێکی تری تاقی کردوتەوە تا لە ئەخیرا مەسەڵەن گەیشتۆ بەوەی کە ئەمەیان بۆ ئەو گونجا بۆ سەرکەوتوو بووە یعنی شەرت نییە ئەوەشی کە تۆ بە یەک پرۆژە دەست پێ بکەیت و ئەگەر سەرکەوت سەر نەکەوت واز بێنی بڵێ تەوا من لێرە ئەوەستەم بەڵام ئەگەر تۆ هەوڵ بدەیت کە حەز بکەیت کە بەڕاستی بتەوێت شتێک بکەیت هەر ئەتوانی وەستا سارا شتێکی دەمبێرە ناوەستێت چەند پرۆژەیەکی تریشی لە مێشکایە کە بەتەمایە جێبەجێ بکە بەڵێ خۆ حەزەکە خۆشە باسێکەگە پرۆژەکانی پێشتر چەند شتێکم تاقی کردبووانە لە نیوایە وەستا بووم ئەم ئیشی کێکە کەشمان SOZ Cakery ئەمان لەخوا بەزیای بەسەرکەوتوو بوو بەس ئەوانەی پێشوو بەشالەتم تیانە بەزەوە معنای ئەوەش ناگەێنێ کەم تا ئەو بەهرەیە ئەو حەزم بکوژم لەوانەیە لە ڕێگەیە کە حاڵەتم کرد بێ بە شازێکی ترێ هێنمەوانە دیسانەوانە تاڵزەیەکەمەوە ئینشاءڵڵا. دەستەکان خۆش بە سارا لاڤا و بێلانیش دەستان خۆش بێ من جوابی پرسیارەکانی چاتەکە ئێمە و دواتریش هەچ کەسێک پرسیاری هەیە ئەتوانین جوابی پرسیارەکانتان بێ پرسیارەکەی ئەڵێ چۆن بتوانین بەشداری بکەین لە پرۆگرامەکانی فایڤ لاب ئایا ئۆنلاینە یان چۆنە ئێمە پرۆگرامەکانی فایڤ لاب لە فەیسبوک لە هەموو تۆڕە کۆمەڵایەتەکان و لە وێبسایتەکانمان بڵاوەکەینەوە هەر پرۆگرامێک بکرێتەوە ئەپلیکیشنەکەی یاخود فۆرمی بەشداریکردنەکەی لەوێ بڵاوەکرێتەوە ئەگەر بەردەوامی سەردانی ماڵپەڕەکانی بکەن و خود مثلەن متابعەی فەیسبوک پیجەکە بکەن و وێبسایتەکە بکەن پرۆگرامەکان دائەنرێ وەسپی پرۆگرامەکە ئەکرێ زۆر بە دیتیل یعنی بە وردی باس ئەکرێت کە چییە و بۆچی کراوە ئەم پرۆگرامەوە فێری چی ئەبیتیایە و چی دەستەکەوێ لێوە و ئەتوانی ئەگەر هەست بکەیت کە ئەم پرۆگرامە بۆ تۆ گونجاوە لەوێ یەکسەر فۆرمەکە پڕ بکەیتەوە حالی نەتوانن سێرێکی بڵێن وێبسایتەکە بکەن و فەیسبوک پرۆگرامێکمان هەیە کە لە ماوەیەکی زۆر نزیکا دەست پێکا کە ئەویش داهێنەرانی هاوینە داهێنەرانی هاوین پرۆگرامێکی یەک مانگەیە توانن زیاتر لەسەری بخوێنەوە و ئەمە هاوکاریتانەکە ئەگەر بیرۆکەتان هەیە بتانەوێت دەست پێ بکەن ئەوە هەر هەمان وەڵام بوو بۆ پرسیارەکەی ساراش کە ئەڵێکەی دەست پێ ئەکا وەکووتیشم پرۆگرامەکانمان چەند لیڤڵێکە هەمانە بۆ ئەوەیە کە بەس بیرۆکەی هەیە هەمانە ئەوەیە کە بیرۆکە هەیە و کە ئەوێ گەورەی بکاوە هەشمانەوەی کە خۆی دەستی پێکردووە مەسەلەن وەکو ئەکسلەرێتەر و فیمەل فاوندەر کە زیاتر بۆ بزنسانەیە کە دەستیان پێکردووە ئەیانێ پەرە بە بزنسەکانیان یاخود بە بیرۆکەکانیان بکەن هیچ کەسێکی کە پرسیاری هەیە ئەتوانێت مایکەکەی بکاتەوە و پرسیارەکەی بکات ئایا لە من بێت یاخود لەو خانمانەی کە لەگەڵمان ئەمڕۆ فەرموو پرسیارەکانتان بکەن کەس پرسیاری نییە وەزا هەموو شتەکانمان زۆر بەڕۆنی بۆ باسکردن جێی پرسیارمان نەهێشتەوە زۆر باشە دەستان خۆش بێ بۆ هەموو کۆمنتەکانیش کە لە چاتەکەیان نووسراوە دەستان خۆش بێ بۆ ئامادەبوونتان و هیوادارم سوودی هەبوو بێ بۆتان زۆر زۆر سپاس لاڤا سارەوە بێلان کە ئەمڕۆ بەشدار بوون لەگەڵماوە کاتی خۆتان پێبەخشیم و هیوای زۆر سەرکەوتنی زۆر زۆر زیاترتان بۆ خوازم و ئینشاڵڵا لە پرۆگرامی تریشی داهاتوە هەر بەیەکەوە ئەبین بۆ لەیتر ستێج طەبعاً چکە تازە ئێوە ئیتر لە مەرحەلەیەکی زۆر باشان ئێستا
دووبارە سپاس کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. سپاس بۆ ئێوەش. بۆ ئێوە